ئەم کاتتان باش من کامەرانە حاجی عومەر باسی ڕۆژتان پێشکەش دەکەم. باسی ڕۆژ ئەم جارە بە دوواداچوون لەسەر کارنامە و هەنگاوەکانی پارت و لایەنە سیاسیەکان بۆ بەشداریکردن لە کابینەی داهاتووی حکوومەتی هەرێمی کوردستان دەکات. لە هەفتەی داهاتوودا چاوەڕێ دەکرێت گەڕێکی دیکەی دانووسانەکان بە دەستپێشخەری پارتی دیموکراتی کوردستان کە براوەی هەڵبژاردنەکانە دەست پێ بکات. دەپرسین ئایا پارتی سەردانی کامەلانی سیاسی دەکات بۆ بەشداریکردن لە کابینەی حکوومەتی هەرێمی کوردستان؟ بەرنامەی ئەو حیزبانە چی دەبێت بۆ بەشداریکردن لە کابینەی داهاتوودا پاش دیاریکردنی بربژێری پارتی دیموکراتی کوردستان بۆ سەرۆک وەزیرانی هەرێمی کوردستان؟ پارت و لایەنە سیاسیەکانی دیکە چ بربژێرێکیان هەیە بۆ پۆستەکانی حکوومەتی هەرێمی کوردستان و پۆستەکانی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان؟ لەگەڵمان بن. چاوەڕێ دەکرێت لە هەفتەی داهاتوودا گفتوگۆکان دەست پێ بکە. من پێم باشە باز لە ناوڕۆکی ئەو گفتوگویانە بکەین لەسەر چی قسە دەکەن. ئێمە لەم کۆبوونەوەی ئەو جارەمان لەم گفتوگوی ئەو جارەمان قسە و باسی ژمارەیەکمان ئەوە دەبی ئێمە دەبی ڕێکەوتنامەیەکی سیاسی هەمەلایەنەمان هەبی. لەو ڕێکەوتنامە سیاسیە ناکرێ ئێمە بانێک و دوو هەوا بین. پێویستیتان بە ڕێکەوتنێکی تازە یا ڕێکەوتنەکەی ڕابردوو ڕێکەوتنی استراتیژی کە لە پێشکراوە لە ساڵێک لە کۆتایی نەوەتەکان کراوە پێویستە ئەو ڕێکەوتنامە لە کۆتایی نەوەتەکان کراوە پێویستە ئەو ڕێکەوتنامەیە هینکەین دەمەزەرد بکەینەوە ئەو ڕێکەوتنامەیە دەوڵەمەند بکەین. باشە لە ماوەی ڕابردوودا پارتی بربژێری خۆی دیاری کرد بۆ پۆستی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان. ئێوە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان چۆن پێشوازیتان لە بربژێرەکەی پارتی کرد؟ یەکێتی نیشتیمانی کوردستان هاوپەیمانیتی لەگەڵ پارتی دەکات و ڕێزاگرێت لە بڕیارەکانی پارتی سەبارەت بە کاندیدکردنی کاک مەسعود بەرزانی و هیوادارین ئەم کاندیدکردنی کاک مەسعود بەرزانی بتەمای پێکهاتنی حکوومەتی هەرێمی کوردستان هەرچی زووە چونکە خەڵک چاوەڕوانە حکوومەتی کاربەرەکە ناتوانێت خزمەتگوزاری پێویست ناتوانێت کێشەکانی خەڵک بۆ پێویست چارەسەر بکات. پێشتر پارتی و توێژی کردبوو لەگەڵ یەکێتی سەبارەت بە بربژێرەکەی؟ ناشبینم ئەوە پێویست بکاتن پارتی یان یەکێتی و توێژ بە سەبارەت بە کێ بربژێری دەبێت. باش ئەی سەبارەت بە بربژێری یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ کابینی حکوومەت بە تایبەت پۆستی جێگری سەرۆک وەزیران کە قسەی زۆری لەسەر دەکرێت. ئەوەش ڕاوێژ لە کەسمان نەکردو ناشکەین لە ناو دەستگاکانی یەکێتی ناو مەکتەبی سیاسی لەسەر کردایەتی ئێمە کاندیدی خۆمان دەستنیشان دەکەین. باشە کاک سادی قسە لەسەر ناو هەیە ئەگەر بە چاوڕوونی زیاترمان پێ بدەیت یعنی دوێنێ کا قوبات قسەی هەبووە و لەم ناو لەولا هەندێک ناو دەهێنرێن ئەگەر بەرچاو ڕوونی زیاترمان پێ بێ بەڕاز یەکێتی چەند کاندیدی هەیە بۆ پۆستی؟ هیچ کاندیدمان نییە ئێمە دانیشتوین باسی ئەرکەکە دەکەین باسی سەردەمەکە دەکەین و باسی بەراودی ئێستا لەگەڵ ڕابردوو دەکەین ئەو کاتە بڕیارە دەین لەسەر دەستنیشانکردنی کاندیدمان بەڵام لەوەی کە ئەگەر چاوەڕوانی من ناوێک بڵێن چاوەڕێمەوە. باشە بەڵام قسە لەسەر ئەوە دەکرێت قوبات تاڵەبانی و قادری حەمەدجان و هەروەها عیماد ئەحمەد هەندێک جاریش عومەر فەتاحیش باسی دێتە ناو بابەتەکە ئەمانە قسەی لەسەر کرایە لەم بە هیچ شێوەیەک بیدعەیە بۆکانی ڕاگەاندن. زۆر باشە پێتان وایە کابینەی داهاتووی حکوومەت کە یەکێتیش بەشێکی گرنگی دەبێت ئەولەویەتی بۆچی دەبێت چاکسازی گرنگە؟ ئێمە دەبی چاکسازی بکەین. چاکسازی بۆ ئێمە مەبەستمان لە تند و تۆڕکردنی ئیدارەی دەوڵەت و کەمکردنەوەی ڕۆتین و لە هەمان کاتیشدا بەربەربەرەنگار بوونەوەی گەندەڵی و پاکسازی لە دایرەکان. باش سەبارەت بە پەرلەمان ئێوە پرۆژەتان بۆ پەرلەمانی کوردستان چیە؟ ئێمە پەرلەمانێکی حەقیقیمان پێویستە لەو پەرلەمانە نابێ ئێمە بیرەوە بکەینەوە کە بەلای کەمی دەبێ ئەگەر ئێمە ئەو پرۆژە سیاسیمان هەبێت ئەو پرۆژە سیاسی کە باسی دەکەم پێویستە لە پەرلەمان ئەو لایەنانەی کە حکوومەت پێکدێنن لە پەرلەمانیش
هەڵوێستەکانیان لە کێشەکانی یەکچوبی ڕنگدانەوەی هەڵوێست و سیاسەتی ڕۆژانەی حکوومەت بێت چکە لەسەر ئەساسی سیاسەتی گشتی کە ڕەسم دەکرێت حکوومەت هەڵوێست وەرەگرێ کاری ڕۆژانی دەکات. پێویستە داخوازیەکانی هەموارکردن و پێداچوونەوە و پشتیوانی کە لە پەرلەمان داوا دەکرێت ئەویش جێگای هەموو فراکسیۆنانە بیکە حکوومەت ناکرێت فراکسیۆنەکانمان لە ناو پەرلەمان معارزە بن ئێمەش لە حکوومەت لە حکوومەتدا کەواتە دەبی پرۆژێ هاوبەشە پرۆژەی هاوبەش. باشە سەبارەت بە پرۆژه یاسای سەرۆکایەتی هەرێم سەبارەت بە کۆمەڵێک پرسی دیکە کە زۆر جار بەرنامەی حزبەکان دەیخەنە ڕوو مەسەلەی نووسینەوەی دەستور یاخود پەسەندکردنی دەستور ئێوە چی دەڵێن؟ دەستور ڕەشنووسی هەیە ئێمە ئەو قسەیمان باس کرد لە کۆبنەوەی یەکەم پێش دوسێ هەفتە کە پێویستە ئێمە لە مەسەلەی دەستور پەلە بکەین و ئەو ڕەشنووسی دەستور بجوولێنین لە هەمان کاتدا پێگە و دەسەڵاتەکانی سەرۆکی هەرێم پێویستە ناو دەستوردا جێگا بکرێتەوە. پێم وایە پاش ئەوەی ئەوە جێبەجێ دەکەین ئەوجە نۆری ئەوە دێک کە ئێمە سەرۆکی هەرێم چکۆ سەرۆکی هەرێم پێگەیەکە دەسەڵاتێکە ئەو مافە دەستور پێداوێت ناکرێت ئێمە لەسەر ئەساسی ناکۆچەکانی ڕابردوو هەڵوێست وەرگین لە پۆستێک کە پۆستێکی دەستوری دەستکەوتێکی دەستوری. باش ئێستا زۆربەی علاقەی بەوە نییە چێدەتە سەرۆک علاقەی بۆ نییە چێدەتە سەرۆک بەڵام دەبێت ئەو دووشتە لێک بکەینەوە ئێمە بین دەسەڵاتەکان و چوارچێوە بۆ دەسەڵاتەکە دابنین ئەو شێوازی هەڵبژاردننی شێوازی هەڵبژاردننی لە پەرلەمان بەیان نەناوە هەموو دەبێت بگونجێ لەگەڵ دەستوری عێراق ئەو کاتە چ بتە سەرۆک ئەوە نابێمە هەوڵدێن ئەمە داخلی ململانەی ڕۆژانەی. باشە کاک سعدی وەک دەبینرێ لەسەر پۆستەکان ینی تا ڕادێک ململانەی هەیە هەم لە بەغدا و تا ڕادەیەکیش لە هەرێمی کوردستان بەرچاو ڕوونی نییە یعنی ئەوە شتێکی ئاساییشە لە ناو حزبەکان هەر کەسێک بێوێتن پۆستی گرنگ بەدەستبێنێ. سەبارەت بە پۆستی سەرۆکی هەرێم یەکێتی لە داهاتوودا ئەو بە مافی خۆی دەزانێت کاندیدی ڕۆنا ئێمە وا نابینم من ئەو مۆزوع جارێ ئەو ناکۆچیانی کە لە بەغدان کاردانەوەی لەسەر شێوێ بەداخۆی ئێمە موافق نەبوون لەوەی کە یەک کاندید دەستنیشان بکەین هاوبەش بوو سەرۆک کۆماری عێراق کەوتە ململانێ و یەکێتی براوە بوو لەو ململانێ. ئێستا کە نابێ ئەوە وا تەسەورکەین ئەمە مافێکی مکتەسەبە داخلی پاکێجەکە نابی داخلی پاکێجەکە نێت. ئێمە هەمانە سەرۆکی کۆمار سەرۆکی ئەنجومەنی وەزیران سەرۆکی پەرلەمان و هین سەرۆکی هەرێمیشمانەیە. ئێمە مۆزوعی سەرۆکی هەرێم مەسەلەیەکی هەنووکەی نییە ئەمە پێشەوەی باس سەرۆکی هەرێم بکەین لەسەر کەسەکە باش قڕە نەکەین با بین لەسەر دەستوری عێراق و تعریفی ئەو پۆستە و دانانی مەسئولیاتی ئەو پۆستە پێم وایە ئەو کاتێمە مشکلەمان لەسەر هیچ شتێشکە نابێت. هەفتەی داهاتوو کۆبنەوە دەست پێ دەکا ئێوە سەردانی کامە حەزب دەکەن؟ ئەمە وەکو دەزانی لیژنەیەکدانراوە سەردانی حزبەکان دەکەن بۆ ئەوەی لە نزیکەوە ئەو جارە بەڕوونتر زاری یەکەم سەردانیان کردن و گوێیان لە حزبەکان کرد. باشە سەبارەت بە بربژێرەکان بۆ پۆستەکانی کابینەی حکوومەت و تەنانەت بۆ پەرلەمانیش پارتی هیچ تەحەفوزێکی هەیە؟ ئێمە تەحەفوزمان بەرامبەر هیچ کەسێک و هیچ لایەنیش نییە ئەوانەی دەیانەوێت بەشداری بکەن و ئیستحقاقی بەشداربوونیشیان. باشە گفتوگۆکان لەسەر چ بنەمایەک دەبێت پارتی دەڵێ من دەڵێ بۆ لە مەودووە دەمەوێت ئەوەی لە حکوومەت بەشدار بێ دەبێ هاوپەیمانیشم بێ لە پەرلەمانی کوردستان ئەمە چ مەفهومێکە؟ خۆی تەبیعی بەڕێوەبردننی هەرێمی کوردستان تەنها ئەنجومەنی وەزیران نییە تەنها پۆستیش نییە جا وەزیر بێ یا غەیری وەزیریش بێ زۆر مەسایلی استراتیژی گرنگ هەیە کە چارە نووسازە بە نسبەت ئێمە لە ڕابردوو بینیمە یعنی بۆ نمونە لە 16 ئۆکتۆبر ئەو هێرشە گەورەی کرایە سەر کوردستان بە تەنها پارتی دیموکراتی کوردستان بەرگری لە کوردستان کرد. باشە ئەگەر
وەزعکە بە شێوەیەشتر باو کوردستان داژی کراوە یاین لەوە چارە مساستر لەوە مەسلەیەشی استراتیژی تر ینی لە کاتێکدا ئێمە بەر لە 16 ئۆکتۆبریشی ئێوارەی 16 ئۆکتۆبر تەنانەت تەواوی سەرکردایەتی پارتی دیموکراتی کوردستان بە جەناوی سەرۆک بارزانانی و جەناوی کاک نێچیروان و جەناوی کاک مەسعود بارزانانی و زۆرینەی مەکتەبی سیاسیمان لە دۆکاندا دانیشتندا بوو دەکرا ئەو ئێوارەیە اتفاق لەزە سۆرش بکرێت لەوانە شەکرا ینی من نامێت بچمەوە سەر ئەو وەزع ناخۆشی ئەو کاتە دروست بوو چونکە ئێمە بەڕاستی دەمانەوێت هەندێشت لاپەڕێکی نوێ کاریگەری نەبێت لەسەر دەمەرەوە ئێمە بەرەو قۆناغێکی نوێن بەرەو ئایندەیەکی نوێ کەواتە مەبەستان لەوەی نابێت پێیەکی لە ئۆپۆزیسیۆن پێکشی لە تاکید ئەوە هەر ناکرێت ینی دەبێت ئێمە دەرس لە ڕابردووی خۆماوەرگین ئەوەی دێتە حکوومەت دەبێت بێتە بەرگریکار لەو حکوومەتە من مەبەستم لەوە نییە خوانەخواسە خاڵێکی سلبی هەبێ ئەو بەرگری لێ بکە بەڵام ناکرێت کاتێک حکوومەت ئەدایەکی باشیش دەبێت بێت لەسەر ئەدا باشەکەش بە شێوەیەکی خراپ قسە بەڵام ئێستا هەندێک مەفهوم هەیە ینی لەم لاولەولا باسی لێوە دەکرێت دەڵێن کاری پەرلەمانتاری کارێکی جودایە لەگەڵ کارێکە لە ئەدای حکوومەت دەبێت پەرلەمان نەقد لە حکوومەت بگرێت پەرلەمانتار دەبێت ئازاد بێت لەوەی سبەی ڕۆژ دەنگ بە دەستوری هەرێمی کوردستان بدە یاخود بە هەر پرۆژەیەکی دیکە ئەوە لە ناو پەرلەمان نەک لە میدیا کاک ئەحمەد زۆر جار قسە لەسەر پۆستەکان دەکرێنرن پرۆژەی پارتی هەیە بۆ ئەوەی جێگری سەرۆک وەزیران ببێت بە دوو جێگە هەندێک جار قسە لەسەر پرۆژە یاسای سەرۆکاتی هەرێم بەڕاست پارتی دەخوازێت دوو جێگری هەبێت زانی ئەوە هەمووی ئەفکارە ینی دەکرێت لە کاتی وتوێژدا ئەو شتانە باز بکرێت و ئێمە سیر دەکەین واقعی کوردستانی شەگەر ببینی ئەین نەتەوەکانی تریش لەگەڵ ئێمەدا دەژین مەسەدەن ئەین دەبیەوە برانی تورکمانە برانی کردانە ئاشور سریان ئەرمەن و ئەحزابی تریشمان لەگەڵە ینی حزب هەیە ڕاستە لەوانەیە لە قەوارە ژمارەی من مەبەستم ژمارەیە من گەورەی کچکەی حزب بە ژمارە نییە ئەوە لە مەسلەیەکی هەڵبژاردنەوە دەزانین بەڵام لەوانەیە کەسایەتی زۆر بەهێز هەیە خەباتی هەیە مێژویەشی هەیە ینی بۆیە ئەوانە دەبێت هەمووی لە بەرچاومان بگیرێ مەرجە لەوەی هەر ڕێکەوتنێک بێ ڕێکەوتنەکە تەنها بۆ هەرێمی کوردستان نەبێ بۆ بەغداش بێ ئەمە ینی وەکو گوتم کیانی کوردستانی و هەرێمی کوردستان لە هەر شوێنێک فاکتەرێک هەبێت کە تەسیری لێ بکە چ ڕاستە خۆ چ ناڕاستە خۆ دەبێت لە هەموو مەسائلەکان بە ڕنگدانەوەی هەوێ بە یەکەوە بین ئەوەکەی تریش هەندێزا باز دەکرێمە وەکو پارتی دیموکراتی کوردستان هیچ مەرجێکمان نییە و هێڵی سوودمان لەسەر هیچ بابەتێک نییە بۆ مەبەستم لە بۆ بە ئاراستەی پێکهێنانی حکوومەت و حتمما مەرجیش قبول ناکەین ینی مەرجی پێشوەختە قبول ناکرێت بەڵام هەموو شتێک قابلی گفتوگۆیە هەموو شتێک قابلی لێک تێگەیشتنە هەموو شتێکیش قابلی ئەوەیە هەرچی خاڵی ئیجابی هەیە بیخەینە سەر مێزی گفتوگۆ بۆ ئەوی زیاتر لێک باش زۆر جار قسە لەسەر ئەوە دەکرێت 4 ساڵی داهاتوو 4 ساڵی ئارامی و چاکسازی و کۆمەڵێک ناو دەهێنرێت گۆڕانکاری چاکسازیە بەرە و باشترکردنی ئەدای حکوومەتی هەرێمی کوردستان نەهێشتنی گەندەڵی بە پرۆفیشنالکردن شکاندنی ڕۆتین زیاترکردنی پرۆژە خزمەت گوزارگەکان ینی ئەو داخوازەیە نیکە کە خەڵک شێتی لەو حکوومەتە. هەرچەندە پێشتر باستان لەوە دەکرد کە بڕیاری کۆتاییتان نەداوە سەبارەت بە بەشداری و بە بەشداری نەکردن لە حکوومەت بەڵام هەموو ئاماژەکان بەرەو ئەوە دەچن کە بستۆی گۆڕان نیەتی بەشداریکردنی هەبێت ئەمە تا چەند ڕاست ئەم نیەتە دەکرێت لە پارتیەوە ببیندرێ مەسەڵەن ئێمە لەگەڵ یەکەم دانیشتنمان لەگەڵ پارتی دموکراتی کوردستان پێمان وایە ئەوان نیەتێکیان هەیە کە لە یەک نزیک بوونەوە لە نێوان لایەنەکان هەبێ و بەپێی ئەو قسانەی کە خۆیان کردویانە ئامانجێکیان ئەوەی کە بڕواڵەت دەبیندرێ ئامانجەکەیان ئەوەیە کە
جارێکی تر یەک ریزیەک لە نێوان لایەنە سیاسیەکان دروست بکەنەوە بتوانن ئەم دۆخە یاخود ئەم قەیرانە قوڵەی کە لە هەرێمی کوردستان بەرەوشی هاوڵاتیانی گرتووە چارەسەری بکەن. یعنی بەڕواڵەت ئەمە لە پارتی دەبێنرێت لە یەکەم دانیشتندا. بۆیە ئەگەر ئەمە لە دانیشتنی دووەم یاخود بڵێن لە جەلسەی دووەم بەردەوام بێ و پەیمانێک یاخود بەڵێنێک هەبێ کە بتوانین بەیەکەوە پلان و بەرنامەی حکوومەتی داهاتوو دابڕێژین، بەرنامەی کاری ئەم حکوومەتی تازەیە دابڕێژین بە دڵنیاییەوە ئەگەر ڕێگری نەکرێت لەوەی کە هەمومان بەیەکەوە بتوانین گۆڕانکاری لە ژیانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بکەین لەم دۆخە خراپەوە بۆ دۆخێکی باشتر چارەسەری کێشەی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بکەین بە دڵنیاییەوە پێم وانییە ئەندامانی زیواتی نیشتیمانی دەنگ بە نەخێر بدەن چونکە ئامانجی بزوستنەوەی گۆڕان ئەوەیە کە خزمەتی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بکە. ئەو دڵنیاییتان وەرگرتووە لە پارتی کە بستنەوەی گۆڕانیش بەشداری لە حکوومەتدا بکات یان پێی خۆش بێت بەشداری بکات و نیگەرانیەکانی یەکێتی یاخود هەندێک هەواڵ لەم لاو لەولا بڵاو دەبێتەوە یەکێتی پەرۆشی ئەوە نییە بستنەوەی گۆڕان بەشداری لە حکوومەتی داهاتوو بکە. ئێمە لە کاتێک دەچینە ناو حکوومەتەوە یاخود دانوسان دەکەین لەگەڵ براوی یەکەم دەیکەین کە پارتی دموکراتی کوردستانە نەک لایەنێکی تر. بۆیە تەعاملی ئێمە بۆ وەرگرتنی ئیستحقاقی خۆمان لەم حکوومەتی داهاتوو لەگەڵ پارتی دموکراتی کوردستانە هیچ پەیوەندی بە لایەنەکانی ترەوە نییە. دانیشتنمان لەگەڵ لایەنەکانی تر جگە لە ڕێزگرتن یاخود پتەوکردنی دۆستایەتیمان پەیوەزنیە بە شتێکی ترەوە بە یاخود بە ئەوەی کە دەبێ ئەم لایەنە ئیزن بە بزنەوەی گۆڕام دەبچینە حکوومەت یاخود نەچین. یا هیچ هێزێک لە هەرێمی کوردستان ناتوانێت استراتیژی بزنەوەی گۆڕان بگۆڕێ بۆ بەرژەوەندەکانی خۆی کە لە ڕابردوو چەند لێدوانێکمان بیستووە لە هەندێک لایەنی سیاسی کە پێیان وا بۆ دەتوانن ئاراستەی بڕیاری بزنەوەی سیاسی بگۆڕن. بۆیە گۆڕان خۆی زیواتی نیشتیمانی هەیە بڕیار دەدا و ئامانجی بزنەوەی گۆڕان دیارە و لە داهاتوش ئەوەی کە دەبێندرێ لە یەکەم دانیشتنە من نایشارمەوە بەرچاومان هەندێک ڕوونە لەوەی کە پێمان وایە پارتی ئامانجی ئەوەیە ئەم دۆخەی کە دروست بووە لە داهاتوو گۆڕانکاری بەسەردا بێ. یەک لە خاڵە گرنگەکانی کەوەی ئێمە دەیبینێن من قسە لەسەر خودی بەڕێز مەسرور بارزانی ناکەم وەکو شەخص بەڵام ئەگەر ئەو بێ یاخود هەر کەسێکی تر بەڕێی ئێمە گرنگ بوو گۆڕینی نەسروان بارزانی یعنی بەوە نابە لە ئەهمیەتی کارەکانی ئەو بدەم بەڵام گۆڕانکاری لە هەر پۆستێک بێ لە کەسێکەوە بۆ کەسێکی تر بە تەئکید گۆڕانکاری لە خزمەت گوزاریش گەشتبین بە 4 ساڵی داهاتوو. ئێمە من سەرەتاوتم بەڕێز مەسرور بارزانی کارکتەرێکی تازەیە بە تاکید گۆڕانکاری دەبێ باشتر یان خراپتر بەڵام بۆ هیوایەن ئەم دانیشتنی ئەم جارە لەکە ئەم شاندەی ئەم جارە پێک دەهێنرێت کە لەسەر چ ئاسێکە و چێتیایە پێمان وایە بەرچاومان ڕوونتر دەکە لەوەی کە بزوتنەوەی گۆڕان بەشداری لەو حکوومەتە بکات یاخود نەیکات. سەبارەت بە پۆستەکانی کابینەی داهاتوی حکوومەتی هەرێمی کوردستان ینی چاوتان لە کامە پۆستە؟ ئێمە ئەگەر بەشداری لەم حکوومەتە بکەین بە دڵنیاییەوە هەندێک لایەنی سیاسی تر باسی ئەوە دەکەن کە ینی وەکو وتار لە شێوەیەک دەدەن وا ئەزانن خاوەنی نیوەی کورسەکانی هەرێمی کوردستانە لە کاتێکدا لەوانەیە بەڕێژەیەشە ئۆتۆ جیاوازیان لەگەڵ بستنەوەی گۆڕان نەبێت. بۆیە نیشتیمانی دڵنیاییەوە ئەگەر باسی ئیستیحقاق بکرێ بزوتنەوەی گۆڕان هێزی سێمە لە هەرێمی کوردستان و ئەو پۆستانەی کە هەن لەسەر حکوومەت مەسەلەن سەرۆکی حکوومەت دواتر سەرۆکی پەرلەمان دواتر جێگیری سەرۆکی حکوومەتە کەواتە جێگیری سەرۆکی حکوومەت ئەگەر یەک جێگر بێیان دوو جێگری یەکەم دەبێت بۆ بستنەوەی گۆڕان. کەواتە ئێوە ئەولەویەت دەدەن بە پۆستی جێگری سەرۆکی حکوومەت بە دڵنیاییەوە کە ئێمە هێزی سێمین پێمان وایە ئەم پۆستەش پۆستی سێمە و ئیستیحقاقی خۆمانە. بژێرتان دیاری کردو؟ ئێمە ئەگەر لە دانیشتنی ئەمجارەیان لەم جەلسەی ئەمجارە ئەگەر بە دڵنیاییەوە ئەگەر بەرچاومان ڕوون بوو وەگەر بڕیاری کە بەرچاومان ڕوون بێ بڕیاری چوونە حکوومەت دەدەین کە دڵنیابین لەوەی دەتوانین حکوومەتێکی بنکە فراوان و خزمەت گوسار دروست بکەین بە دڵنیاییەوە بڕیاری چوونە حکوومەت دەدەین و ئەو کاتەش بە تاکید کاندیدمان هەیە. باشە ئێستا پارتی دەڵێ ئێمە دەمانەوێت لەگەڵ ئەو لایەنەی کە حکوومەتی لەگەڵ پێک دەهێنین هەرچ لایەنێک بێت چەندە لایەنیش بێت گرینگە ئەو لایەنە لە نێو پەرلەمانش پشتگیری لە حکوومەت و پرۆژەی حکوومەت بکە. ئێوە ئامادەن بەم شێوەیە تەعامل بکەن؟
من پێم وایە دەکرێت هەر لایەنێک بەشداری لە حکومت بکە لە کاتێک کە وەزارەتێک وەردەگرێ ئەبێ لەم وەزارەتە جگە لە خزمەتکردن بە هاوڵاتیان بیر لە شتی تر نەکاتەوە. بەڵام ئێستا شاندی پارتی کە سەردانی ئێوە دەکا بە پێی زانیاری ئێمە دەوێت ڕێککەوتنێکی سیاسی هەبێت سەبارەت بە پرۆژە دەستوری هەرێمی کوردستان، سەبارەت بە پرۆژەی سەرۆکاتی هەرێمی کوردستان، سەبارەت بە چاکسازی ینی مەترسی ئەوە هەیە لە داهاتوودا وەکو ڕابردوو ڕێککەوتنێکە بێ دواترش پەشیمانیەک هەبێت لە ئێمە لە ڕابردوش لە ڕێککەوتن پەشیمان نەبوون وە لە داهاتوش هەر ڕێککەوتنێک بکرێ ئێمە بۆ مەرجەی ئەم ڕێککەوتنە لە بەرژەوەندی هاوڵاتیان بێ نەک بزوتنەوەی گۆڕان یاخود حزب بە دڵنیاییەوە چونکە ئێمە ڕێککەوتن لە بەرژەوەندی حزب ناکەین. ئێوە وەک کۆمەڵی ئیسلامی چاوەڕێی شاندی پارتی دەکەن سەردانی کۆمەڵ بکە؟ تا ئێستا کۆمەڵی ئیسلامی بڕیاری فەرمی نەداوەکە بەشداری لە حکوومەتی دادێ بکە یاخود بەشداری نەکە و هەر کاتێک کە وەفدی مکەلەفی پارتی وەکو گەورەترین کوتلە داوای لە کۆمەڵی ئیسلامی کرد ئەو کاتە کۆمەڵ وەڵامی خۆی دەداتەوە. تا ئێستا بەرپرسانی پارتی دەڵێن هیچ نیەتێکی ئەو تۆمان لە کۆمەڵی ئیسلامی پێنەگەیشتووە کە ئەوان ئامانجیان بێت بەشداری لە حکوومەت بکە. خۆ پارتی تا ئێستا بە ڕسمی داوای لە کۆمەڵ نەکردووە کە سەردانی بکە یاخود کۆبوونەوە ئەنجام بدەن بۆیە تا داوانەکە نیەتی کۆمەڵیش لەوەدا دەرناکەوی. باشە. ئێستا هەست بە ساردیەک دەکەین لە پەیوەندیەکانی نێوان کۆمەڵی ئیسلامی و پارتی دموکراتی کوردستان بەو پێی لە گەڕی یەکەمی دانوستانەکان پارتی لەگەڵ یەکێتی کۆبوونەوەی کرد لەگەڵ وستنەوەی گۆڕانیش کۆبوونەوەی ساز کرد. پێتان وایە هۆکار چییە؟ هۆکاری ساردی پەیوەندی بینی کۆمەڵ و پارتی تەنیا بۆ ئەوە دەگەڕێتەوە کە لە خولی ڕابردوو کۆمەڵی ئیسلامی ئەگەر چی ماوەیەک لە حکوومەت بوو بەڵام خاوەن پرۆژە بوو، خاوەن پێشنیار بوو، خاوەن ڕایخۆی بوو وە سەربەخۆ بوو و کۆمەڵێک شاکار و هەڵوێستی وای هەبوو کە جێگای نیگەرانی پارتی بوون. پارتی لەسەر ئەو هەڵوێستانەی کە کۆمەڵ هەی بووە لە کۆمەڵ نیگەران بۆ ئەو هەڵوێستانەش وەکو بەرگریەک بووە لە مافی خەڵک و هەڵوێستەکان هەڵوێستی یاسایی و باش و شەرعی و نیشتیمانی بووینە. باشە بەڵام لە ڕابردوودا بێجگە لە کۆمەڵی ئیسلامی پارتی گرفتی هەبوو لەگەڵ بزوتنەوەی گۆڕانش لوتکەی گرفتەکانی لەگەڵ بزوتنەوەی گۆڕان بوو بەڵام ئێستا بزوتنەوەی گۆڕان دەرگاکانی کردوتەوە و نەشی شاردوتەوە کە ئەوان ئامادەن بەشداری لە کابینەی داهاتوو حکوومەت بکەن. کۆمەڵ تەنیا ئەوەیە بە شێوەیەکی فەرمی ڕاینەگەیاندووە کە بەشداری دەکا یا بەشداری ناکە ئەگەرنا ئەوە مانای ئەوە نییە کە دەرگای داخستووە بەڵکو مانای ئەوەیە لكل حادث حديث هەر ڕووداوێک هەر پێشاتێک قسەی خۆی هەیە تا کۆمەڵ نەزانی کە بەرنامەی پارتی چیەوە ئەولایەنە چێن کە بەشداری لە حکوومەت دەکەن و حکوومەتەکە چۆن پێک دێ لەسەر چه ئەساسێک پێک دێ میکانیزمەکەی چۆن دەبی و چێ دەبن لەسەر ئەوە ساسە بڕیار دەدا. باشە سەبارەت بە کابینەی داهاتوو ئەگەر حکوومەت بەبێ کۆمەڵی ئیسلامی تەشکیل بوو پێتان وایە حکوومەتێکی لاواز دەبی یاخود بە بەشداری کۆمەڵ ئەو حکوومەتە بەهێزتر بێت؟ من پێم وایە پارتی داوا لە کۆمەڵ دەکا کە بەشداری لە حکوومەت بکە بەڵام لە حاڵەتێکدا ئەگەر داواشی نەکرد بەلای ئێمە زۆر ئاساییە لەبەرەوەی کۆمەڵی ئیسلامی لە هەردوو حاڵەت و بۆ هەردوو ئاراستەکان چ بەشداری بکە لە حکوومەت چ ببێتە ئۆپۆزیسیۆن دووسێ مەبدە مڕعات دەکا یەک دەگەڕێتەوە بۆ کەوادیری خۆی کە پرسوڕا بە ناوخۆی دەکا و دوو لەسەر ئەساسی دیراسەتێک بڕیار دەدا بەشدار بێ یا ببێتە ئۆپۆزیسیۆن و لە هەمان کاتدا بەرژەوەندی گشتی هەڵدەبژێرین چ شتێک لە بەرژەوەندی هەرێمی کوردستان دابی بە پشتیوانی خوای گەورە ئەو نەهجا ئەو ڕێبازە دەگرینەوە. باش ئێوە مەرجتان هەیە بۆ بەشداریکردن لە حکوومەت؟ ئێمە ناوی لێنانین مەرج لەبەرەوەی هێشتا داوایان نەکردووە بە یەکەوە دانەنیشتن هەر کاتێک بە یەکەوە کۆبووینەوە سەرنج و تێڕوانین و داواکاری خۆمان هەیە بۆ چۆنێتی بەشداریکردن لە حکوومەت ئەگەر بەشداری.
چاوەڕێ دەکرێت هەفتەی داهاتوو شاندی دانووسکاری پارتی دموکراتی کوردستان سەردانی یەکێتی و بزوتنەوەی گۆڕان و هاوکات سەردانی کۆمەڵی ئیسلامیش بکات. چاوەڕێ دەکرێت لەم سەردانەدا تەواوی کابینەی حکوومەتی هەرێمی کوردستان ناوەڕۆک و کارنامەی ئەو حکوومەتە قسەی لەسەر بکرێ و یەکلاش بکرێتەوە. تەواوی چاوەڕوانیەکان لەلایەن پارت و لایەنە سیاسیەکان کە ئەوانەی دانەوێت بەشداری لەم حکوومەتەدا بکەن چاوەڕێی ئەوە دەکەن 4 ساڵی داهاتوو 4 ساڵی ئاوەدانی و 4 ساڵی بوژانەوەی ئابووری هەرێمی کوردستان و 4 ساڵی ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی لە هەرێمی کوردستان بێت تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بمێنن بە خێر و خۆشی.